مانگرتنی کرێکاری پشتی ڕژیمی کۆماری ئیسلامی دەشکێنێت. یەکەم، راپۆرتە مەیدانیەکان. 20 ڕۆژ بەسەر دەستپێکردنەوەی ناڕەزایەتیە دژە حکوومەتەکان لە ئێران تێدەپەڕێت و لە کاتێکدا کە پچڕانی ئینتەرنێتی سەرتاسەری هەروە بەردەوامە، هەندێک هەواڵی ناخهەژێن سەبارەت بە سەرکوتی تونند و تیژانەی ئەو ناڕەزایەتیانە بەدەست دەگات. ئەو راپۆرتانەی لە کاناڵە جۆرا و جۆرەکانەوە دەست دەکەون تا ڕادەیەک ڕەهەندە بەربڵاوەکانی سەرکوت و کوشتاری سیستماتیکی خۆپیشاندەران لەسەر تاسەری ئێران ئاشکرا دەکەن. تا پێش لە پچڕانی ئینتەرنێتی سەرتاسەری لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 18 بەفرامبار ناڕەزایەتیەکان لە هەموو پارێزگاکانی وڵات و نزیکەی 200 شاری ئێران بەردەوام بوون. بە گوێرەی زانیاریەکان لە 18 بەفرامبار بەملاوە سەرەڕای سەرکوتی تند ناڕەزایەتیەکان لە زۆرێک لە شارەکان بەردەوام بووە. ڕۆژی 18 بەفرامبار هاوکات لەگەڵ ناڕەزایەتیە جەماوەریەکان لەسەر تاسەری ئێران بە بانگەوازی حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان مانگرتنێکی سیاسی گشتی لە 50 شار و شارۆچکەی کوردستان بەڕێوە چوو. ئەم مانگرتنە شکۆدار و سەرکەوتوانە لە هەمان کاتدا ئەزمموی بەکارهێنانی تاکتیک و شێوازە جۆرا و جۆرەکانی خەباتی بە مەبەستی بەردەوامبوونی ئەم بزوتنەوەیە و پوچەڵکردنەوەی هێزی سەرکوتگەری دوژمنی سەر لە نوێ خستەوە ناو بەرنامەی کار. پچڕانی ئینتەرنێت کە لە ئێوارەی 18 بەفرامبارەوە دەستی پێکرد هێشتا بەردەوامە. بە پێی راپۆرتی نێت بلاکس کە بە دوواداچوون بۆ دۆخی ئینتەرنێت لە جیهاندا دەکات، لە بەیانی 19 بەفرامبارەوە 99% ئینتەرنێتی ئێران کەوتووەتە دۆخی خامۆشی دیجیتاڵیەوە. تەنها کۆمەڵێکی کەم لە هاوڵاتیان لە ڕێگەی سیستمی خزمەتگوزاری ئینتەرنێتی مانگی دەستکردی ستارلینکەوە دەستیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕادەگات، هەرچەندە بە گوێرەی زۆرێک لە راپۆرتەکان هێزەکانی ڕژیم هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکان و دەستیان بەسەر دیشی ماهوارەکانیاندا گرتووە. گەلێک بەڵگەی زیندوو لەسەر بەکارهێنانی چەکی قورسی وەکو دۆشکا و تیربار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت لە کاتی هێرش بۆ سەر ناڕازیان و کوشتاری بە کۆمەڵی خۆپیشاندەران لە ڕۆژەکانی نێوان 18 بۆ 21 بەفرامبار لە بەردەستدایە. لە چەند ناوچەیەکی تاران لەوانە تاران پارس، سادقیە و چەند ناوچەیەک لە کەرەج سەر بە پارێزگای ئەلبورزیش چەکی قورسی وەک دۆشکا لە دژی خۆپیشاندەران بەکارهێنراوە. لە ڕۆژاوای وڵاتیش لە شارەکانی جوانڕۆ و مەهابات و پیرانشار چەکی قورس بەکار هاتووە. ئەو وێنانەی لە مەشهەدەوە بڵاو کراونەتەوە دەری دەخەن کە ڕۆژی 21 بەفرامبار لەسەر باڵەخانەکانەوە بە چەکی قورس تەقە لە خۆپیشاندەران کراوە. هەروەها ئەو وێنانەی سەبارەت بە شاری تۆنی کابون لە مازەندەران بڵاو کراونەتەوە ئاماژەن بۆ بوونی هێزێکی نظامی زۆر بە چەکی قورسەوە لەناو ئەو شارە و مانۆ ڕووهات و چویان بەناو شەقامەکاندا. ئێوارەی ڕۆژی 19 بەفرامبار لە کاتێکدا دەستەیەک لە ناڕازیان لە مەیدانی پونەگ لە تاران سەمای کوردیان دەکرد، تەقەیان لێکرا و ژمارەیەکشیان کوژران. بە پێم هەواڵانە سیاوەشی شێرزاد خەڵکی بۆکان یەکێکە لەو گیانبەخکردوانە. بەڵگەکان ئەوە دەرەخەن کە زۆرێک لە گیانبەخکردوان لە پشتەوە کراونەتە ئامانج. مححمودی ئەمیری مقدەم بەڕێوبەری ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران دەڵێت ئەو چیرۆکە ترسناکەی شایەت حاڵان سەبارەت بە تەقەکردن لە خۆپیشاندەران لە کاتی ڕاکردن و بەکارهێنانی چەکوچۆڵی شەڕ و ئیعدامی بریندارەکان لەسەر شەقامەکان دەیگێڕنەوە، هەمویان ئاماژەن بۆ ئەنجامدانی تاوانێکی پلان بۆ داڕێژرا و بەربڵاو بە ئامانجی کوشتنی زۆرترین کەس. بە پێی زانیاریە سەرەتاییەکان لەگەڵ تۆمارکردنی ناوەکان لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکانەوە لانی کەم 3428 خۆپیشاندەر کوژراون و هەزاران کەسیش بریندار بوون. بەڵام بە پێی زۆرێک لە بەڵگەکان ئەگەری زۆرە ژمارەی گیانبەخکردوان زۆر لەوە زیاتر بێت. ئەم ئامارە هەروەها ئەو ژمارە فەرمیێش کە سەبارەت بە ڕێژەی خۆپیشاندەرانی ناڕازی لە نێوان 18 بۆ 22 بەفرامبار تۆمارکراوە و لە ڕێگەی سەرچاوەکانی سەر بە وەزارەتی بێهداشت و دەرمانی کۆماری ئیسلامیەوە بە ڕێکخراوی مافی مرۆڤ ڕاگەیەندراوە لە خۆ دەگرێت. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی ئەو کەسانەی گیانیان بەخت کردووە تەمەنیان کەمتر لە 30 ساڵ بووە و لانی کەم 10 کەسیان ژن بوون و لانی کەم 17 کەسیان تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. مەزەندە دەکرێت ژمارەی ڕاستەقینەی خۆپیشاندەرانی گیانبەخ کردو زۆر زیاتر لەو ئامارە پشڕاست کراوانە بێت.
هەندێک ئاماری پژڕاز نەکراوە ئاماژە بە کوژرانی لانی کەم 5 بۆ 20,000 خۆپشاندەر دەکەن کە بەهۆی پچڕانی بە تەواوەتی ئینتەرنێت و دەزڕان نەگەیشتن بە زانیاریەکان بابەتی پژڕازکردنەوەی سربەخۆیانەی ئەو ژمارانە لە ئێستەدا لەگەڵ ئاستەنگی جددی بەرەو ڕوو بووتەوە. هەروەها بەپێی خەمڵاندنە سەرەتاییەکان لەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەدا نزیکەی 20,000 کەس دەستگیر کراون. راپۆرتەکان سەبارەت بە زۆرێک لە شارەکانی ئێران ئاماژە بەوە دەکەن کە هێزێکی زۆری نیزامی و ئەمنیەتی لەسەر تاسەری شارەکاندا جێگیر کراون و لە ئێوارەی هەژدەی بە فرامبار بەملاوە جۆرێک لە باری نائاسایی یان حکوومەت نظامی بەڕێوە دەچێت. هەروەها باس لەوە دەکرێت کە لە هەندێک لە شارەکانی ئێران لەوانە تاران، کەرەج، هەمەدان و قەزوێن قەدەغەی هاتوچوو ڕاگەیەندراوە. هەروەها راپۆرتەکان باز لە بوونی خاڵی پشکنینی بەربڵاو و جۆرێک لە حکوومەتی نظامی لە شارەکانی ئیلام، دێهلۆران، کرماشان، مەریوان، سەقز، بانا، دیواندەرە، دێهگولان، قوڕوا، سنە و زۆربەی شارە کوردنشینەکانی دیکەی ئێران دەکەن. هەروەها لە هەندێک حاڵەتدا ڕێوڕسمی بە خاکسپاردنی گیانبەخ کردووان لە شارە جۆرا و جۆرەکان بۆتە مەیدانێکی تر بۆ دەربڕینی ناڕەزایەتی. ڕۆژی 23 بەفرامبار ڕێوڕسمی بە خاکسپاردنی عەلیڕەزا سەییدی ناڕازی تەمەن 16 ساڵ لە شاری ئابدانانی ئیلام بە بەشداری جەماوەرێکی زۆر بەڕێوە چوو. وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بەم قەتڵە حکوومەتیە نوێژی مردووی لەسەر نەکرا. هەروەها هاوکات هێزێکی زۆری سەرکوتگەر لە دەوروبەری گۆڕستانەکە جێگیر کرابوون و دەنگی تەقەی لێرە و لەوێش دەبیسترا. دووهەم، پێویستی پەرەسەندنی مانگرتنە کرێکاریەکان. بێز ڕۆژ بەسەر ئاخێزی شۆڕژگێرانەی کۆمەڵانی خەڵکی ئێران کە لە ناوەرۆکی ڕاستەقینەی خۆیدا بزوتنەوەیەکە لە پێناو نان و کار و ئازادی تێپەر دەبێت. ئاخێزێکی کە ڕیشەی لە هەژاری، گرانی، بێکاری و بێبەشبوون لە سەرەتایترین مافەکانی مرۆڤدایە. لە بەرامبەر ئەم ناڕەزایەتیانەدا کۆماری ئیسلامی جارێکی دیکە هەموو هێزی سەرکوتگەرانەی خۆی هێناوەتە مەیدان، واتە هەر لە گولە و زیندانەوە بگرە تا پچڕانی پەیوەندیەکان و ترس و تۆقاندنی بەربڵاو. بەم حاڵەشەوە ئەزمموی مێژووی ئێران ئەوە نیشانەدات کە سەرکوت بە تەنها ناتوانێت بزوتنەوە خاوەن جێگە و پێگە کۆمەڵایەتیەکاندا بمرکێنێتەوە. لە ئاوا هەلومەرجێکدا پێویستی هاتنی چارەن و سازی چینی کرێکار بۆ ناو مەیدانی خەبات نەک وەک تاکی پرش و بڵاو، بەڵکو وەک چینێکی ڕێکخرا و وشیار لە هەموو کاتێک زیاتر خۆی نیشانەدات. ئەمڕۆ گرانی هاوسار پچڕا و هەڵاوسانی بەردەوام و هەژاری لە ڕادەبەدەر بربینگی تەواوی کۆمەلگەی ئێرانی گرتووە، بەڵام قورسایی سەرەکی ئەم قەیرانانە دەکەوێتە سەرشانی چینی کرێکار. ئەو کرێکارانەی کە لەگەڵ هەقدەستی ژێرهێڵی هەژاری، گرێبەستی کاتی، نائەمنی پیشەیی و زەوتکردنی بەردەوامی مافە پیشەیەکان بەرەو ڕوون لە زومرەی یەکەمین قوربانیانی سیاسەتی ئابووری سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامین. لەمڕۆوە پەیوەندی نێوان ویست و داواکاریە بژێویەکانی کرێکاران و داواکاریە سیاسیەکانی کۆمەلگا پەیوەندیەکی قوڵ و واقعیە. مانگرتنی کرێکاران بە تایبەت لە کەرتە سەرەکیەکانی ئابووریدا بەردەوام یەکێک بووە لە ئامرازە کاریگەرەکان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ دام و دەستگای سەرکوت. ئەزمونە سەرکەوتوەکانی ڕابردوو بەڕوونی نیشانیەدەن کە هەر کاتێک چرخی بەرهەمهێنان و دابشکردن لە کار بکەوێت، هێزی سەرکوتی ڕژیمیش بە شێوەیەکی جددی ئیفلیش دەبێت. مانگرتنی کرێکارانی فەرمی و گرێبەستی پیشەسازی نەوت و پێترۆشیمی وەک سەرچاوەی سەرەکی ئابووری کۆماری ئیسلامی نمونەیەکی بەرجەستەی ئەم هێزەیە. وەستان یان دروستبوونی ئاستەنگ لە بەردەم بەرهەمهێنان و هەناردەکردنی وزە نەک هەر سەرچاوە داراییەکانی ڕژیم سنووردار دەکات، بەڵکو توانای دابینکردنی تێچووی سەرکوت و ئەمنیەتیکردن و پروپاگەندەش تا ڕادەیەکی زۆر کەم دەکاتەوە. هاوشانی ئەوانە مانگرتنی کرێکارانی بەشی گواستنەوە لە خاوەن بار هەڵگر و شۆفێری کامیۆنەکانەوە بگرا تا کرێکارانی هێڵی ئاسن و بەندەرەکان لەم ساڵانەی دواییدا گەلێک جار نیشانی داوەکە چۆن دەتوانێت ڕژیم لەگەڵ ئاستەنگی جددی بەرەو ڕوو بکاتەوە. دروستبوونی ئاستەنگ لەبەردەم گواستنەوەی کاڵا، مەوادی خۆراکی و سوتەمەنی، بەکردەوە کنترۆلی ڕۆژانەی کۆمەلگا لە دەست هێزەکانی سەرکوت دەردەهێنێت و هاوسەنگی هێز بە قازانجی بزوتنەوەی جەماوەری دەگۆڕێت. خاڵی گرنگ و چارەنووساس ئەوەیە کە مانگرتنی پەرش و بڵاو و پچڕ ئەگەر چی گرنگە، بەڵام ناتوانێت بە تەنها ڕۆڵی مێژووی خۆی بگێڕێت. ئەوەی ئەمڕۆ پێویستە بریتیە لە پەرەسەندنی مانگرتنە سەرتاسەریەکان و هەماهەنگ و گرێدرا و بە بزوتنەوەی شەقامەوە
مانگرتنگەلێکی کە بە خستنەڕووی ویست و داواکاری ڕوونی بژێوی و سیاسی ئامرازەکانی سەرکوتی ڕژیم لە کار بخەن. ئەزمموی شۆڕشی 1350 و هەروەها شەپۆ لە ناڕزایەتیەکانی دەیان ساڵی ڕابردوو ئەوە نیشانەدات کە هەر کاتێک چینی کرێکار وەک هێزێکی کۆمەڵایەتی سربەخۆ و ڕێکخراو هات بێتە مەیدان، هاوکێشەکانی هێز بە خێرایی گۆڕانکاریەکان بەسەریاندا هاتووە. ئەمڕۆژ لە جەرگەی ئەم ئاخێزەی ئێستەی خەڵکی ئێراندا ڕۆڵی مانگرتنە کرێکاریەکان ئەتوانێت چارەنووسساز بێت، ڕۆڵێکی کە نەک هەر سیاسەتە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بێکاریگەر دەکات، بەڵکو ڕێگا بۆ دەستەبەرکردنی ویست و داواکاریە بنەڕەتیەکانی جەماوەر لەوانە نان، کار و ئازادی خۆش دەکات.